ئێرە دۆڵی ئاکۆیانە لە قەزای ڕەواندۆز. هاوڵاتیانی ئەم ناوچەیە بەدەستکەمی ئەوە دەناڵێن و دوای دەیان ساڵ لە حکومڕانی دەسەڵاتی کوردی تاوەکو ئێستا پرۆژەی ئاویان بۆ ڕانە چێشتراوە. هەرچەندە گوندنشینەکان لە ماڵەکانیان بیری ئاویان لێداوە، بەڵام لە ئێستادا بەشێک لە بیرەکان ئاویان کەمی کردووە و بەشێکیشیان وشک بوون. ئەمەش وای کردووە ژمارەیەک لە دانیشتوانی ناوچەکە خانووەکانیان چۆڵ بکەن و بۆ ناوچەکانی دیکە کۆز بکەن. دیارە یەک لەو خزمە گوزاری سەرەتاییانە ئاوە لێرە. سەرەتا لێرە خەڵک زۆر زیاتر لە 4 ساڵە خەڵکی دۆڵی ئاکۆیان تەواوی گوندەکانی ئێرە داوا ئەکەن لە یەکەی دارەکانی قەزای ڕوانز و لایەنەکانی دیکە کێشەی ئاویان هەیە. سەرەتا هەندێک بیر لێدران لێرە، بەڵام کە ئێستا نزیکە لە وەرزی پاییز بەداخەوە زۆر بێ هەر زۆری ئەو بیرانە وشک بوونە. وەزعی ئێرە خورامتم ئاوی نییە. زەمانە عیب نەبی ئاوەک لەسەری بوو هشک بوو. بەتانچان ئاولو تێگەی ئەو هەیە و نییە ئەو هەندە ئاوە ناهەیە لۆ ماریاتی خلاص چیدی نەمایە. قەزای ڕەواندز خاوەنی ئاوێکی زۆرە و سەرچاوەی ئاوی بێخاڵە، بەڵام پەراوێزخستنی ئەو گوندانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە وای کردووە هاوڵاتیانی گوندەکانی دۆڵی ئاکۆیان بەدەستکەمی ئاوەوە بناڵێن و دار و درەختەکانیان بەرە وشتی دەچێت و بەشێک لە هاوڵاتیان ڕۆژانە ئاو بە تانکەر دەکڕن. ئەمەش ژیان و ئەرچی هاوڵاتیانی قوڕستر کردووە. وەکو دەبین من تانکەرم یا لێرانە ڕۆژانە زۆر بەی هاوڵاتی داواکەن لۆ ئاوی بەڕاستی زۆر داواشن کردیا زۆر لە ڕووی ئاوەوە کەم و کورتیمان هەیە داواکەن داواشی زیانە کە بەڕاستی مەشروعەکمان لۆ بکرێت هەر نەبێ نەبێ هەفتە دووزە ئاومان لۆ بێ مەمنونیانم بم. داوا لە قامێکن بەتایبەت چونکە لە ڕووی ئاوە کەم و کورتیمانەیە. ئاونیا بیرنە خراپن بەزری خەرچی خراپە زادەبانیان وەک پێویست لۆچانە کردین. والله ئاو لە هەموو شتێک گرفترە لۆمە سبە بێ ئاوی ناکرێ بەخۆ زانە و داروبان هەموو هیشک بووی ناو نەمامشت هەموو هیشک بووە. دۆڵی ئاکۆیان هەشگون لە خۆی دەگرێت و نزیکەی 90 ماڵ دەبێت. دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی قەزای ڕەواندز و لە سەردەمی ڕژەمی بەعز دەورێکی باڵایان هەبووە لە شۆڕشەکانی ناوچەکەدا و لەو پێناوەدا قوربانی زۆریان داوە. کەچی لە ئێستاشدا بەدەستکەمی و نەبوونی سەرەتاییترین خزمەتگوزاریەکانی ژیانەوە دیرۆدەن. ئاو یەکێکە لە پێداویستیە سەرەتاییەکانی ژیان، بەڵام دوای 26 ساڵ لە حکومڕانی کوردی بەشێک لە گوندنشینانی دۆڵی ئاکۆیان بێ ئاون. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دۆڵی ئاکۆیان لە قەزای ڕەواندۆز.